وەرزی هاوینی عێراق و بەرزبوونەوەی پلەی گەرما کە لەسەرەوەی 50 پلەیە و نەبوونی کارەبا بۆتە هۆکارێک کە هاوڵاتیان ڕوو لە ڕووباری دیزلە و فرات و مەلەوانگەکان بکەن بۆ ئەوەی تێنووی ئەم گەرمایە بچێت. پلەی گەرما 50 و زیاتریش دەبێت، لەوانەیە بگاتە 70 پلەی سەدی. لەگەڵ ئامەشدا وزەی ئەلکتریکیش نییە، ڕۆژی 4 بۆ 5 کاتژمێر ئەلکتریکمان هەیە. نیۆڕۆ کارەبا دەبڕێت و گەرمایە، لە ماڵەوەش دڵتەنجیە و خەریکە دەخینچیت. ئەم هاتنە دەرەوەیە وەکو هەوا گۆڕینێکە، گەنج سێ بەشی لە بێکاریدا دانیشتووە. بەسەربردنی کاتێکی خۆشە لەگەڵ منداڵەکەم، لە بێکارەبایدا خەڵک زیاتر ڕوو دەکەنە مەلەوانگەکان. بەهۆی بەرزبوونەوەی ئەم پلە گەرمایە و نەبوونی کارەبایی نیشتیمانی کە سەر بە حکوومەتە، مۆلیدە خۆماڵیەکان ناڕەزایی خۆیان بەرامبەر بە حکوومەت دەردەبڕون و داوا دەکەن کە ناوی وەزارەتی کارەبا بۆ وەزارەتی مۆلیدەکان بگۆڕن. ئێمە بووینێتە وەزارەتی مۆلیدەکان، کارەبا نیە لە نۆی بەیانیەوە مۆلیدە دادەجیسێنین تاوەکو حوتی بەیانی ڕۆژدا، ئەگەر 2 سعات کارەباش بدەن پچرە. زەنجی مەترسی گەرمای عێراق گەیشتە ناو هۆڵی پەرلەمان، هەر بۆیە لێژنەی نەوت و وزەی پەرلەمانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕادەگەینن کە لە پێچینەوە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی کارەبا بکەن. مع ارتفاع درجات الحرارة والفشل الواضح لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما شکستی ڕوونی وەزارەتی کارەبا و خەرجکردنی بە ملیارەها دۆلار لەلایەن وەزارەتی کارەباوە، ئێمە وەکو لیژنەی نەوت و وزە لە پەرلەمانی عێراقی هەموو مامەڵەیەکی یاسایی چاودێری دەستوری خۆمان خستۆتە گەر بۆ بانکردن و لێپرسینەوە لە کەمتەر خەمان. بارودۆخی عێراق گەیشتۆتە ئاسێک کە لە وەرزی هاوین هاوڵاتیان ڕوو لە ڕووبار و مەلەوانگەکان بکەن و لە وەرزی زستانیش بەهۆی لافاوەکان لەم شوێنانە ڕابکەن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.